خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین بۆ درێژەدان بە تەوەری کۆتایی بەرنامەکەمان کە باس لە یەکەمین ڕۆژی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆیی شەقام لە شاری کەرکووکەکەین و ئەو پێشوازە گەرمەی کە خەڵکی شاری کەرکووک لە فستیڤاڵەکەیان کرد و چالاکی و پرۆگرامەکانی ڕۆژانی دواتر و گرنگەکەی بۆ شاری کەرکووک بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز محەممەدی خانیمان کردووە دەرهێنەر و شانۆکار لە وڵاتی ئێران. مامۆستا زۆر بە خێربەی سپاس بۆ میواندارەکەت. بژین منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ تەواوی بینەرانەوە بۆ تەواوی و کەسانی لە کەرکووک ئەسا گوێ و دەنگبیسی ئەمە بن. کاک موختار سەرەتا بە خێربەی بۆ کەرکووک و شانۆکارێک لە وڵاتی ئێرانەوە هاتووی بۆ حوتەمین فستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک. ئەو گڕوتینەی دوێنەی کەرکووکیەکان هەیەیان بوو لە شانۆی شەقام وەکو شانۆکارێکی ئێران چۆن ئەتبینی؟ وڵا من سەرەتا بە ئەوا بڵێ ماندوو نەبینی ئەەکەم لە تەواوی ئەو کەسانی بم فستیڤاڵەوە ماندوو بوون بە تایبەت ئەو خۆشەویستەمان سەرۆکی ئەو فستیڤاڵە کاک نەژات ئینسانێکی جوان و ئەخلاق. من دوو دەورەیە دێم دەورەی پێنجیش هاتم بۆ ئێرە دەورەی شەشەم بەداخەوە نەکرا بێنە ناو کەرکووکەوە بەس ئەمساڵ زۆر شتی جیاواز بوو زۆر شتە گەورەبوونی پێوە دیار بوو بەڕۆژبوونەوەی پێوە دیار بوو نزیک بوونەوەی لە ئاستی فستیڤاڵەکانی تری دنیای پێوە دیار بوو. شەقام خۆی بۆ خۆیانەکە باسی یەکەین ئەڵێن فستیڤاڵی سەر شەقام یا شانۆی شەقام بە گشتی تعلقی هەیە لەگەڵ خەڵکە. ئێمە ئەڵێن شانۆ بۆ خەڵک لە تەواوی وڵاتان ئەنەکە باسی شانۆەکەین هەر لە دەستپێکەوە هەتاکو ئەمڕۆ ئەڵێن شانۆ بۆ خەڵکە کردە جام مستاقی شانۆکردن بۆ خەڵک لە تەنیا شوێنێکا 100% خۆیە بینێتەوە شانۆی شەقامە. ئەمە شانۆی هۆڵ خەڵکان نایەن یا کەمتر دێن یا کەسانی شانۆ دۆستیان و ئێمە ئەڵێن کێشە و معاناتی مرۆڤ و بەشەر و شتەکان بە شانۆ ئەڵێنەوە هەم بە خۆمان هەم بە خەڵکی. کە تۆ باسی شانۆی شەقامت کردیانێ بە گشتی ئەو خەڵکە چێژەبەن و ئەگەن بە ئەو شتانەی کە شانۆ و شانۆ و کارگە ئەیانەوێ بیگەن و ئەمەیە تەنیا شوێنێکە پێڵێن شانۆی شەقام. پس شانۆی شەقام هیچ یایەکی لە خەڵک نییە بە گشتی خەڵکە وە کارتێکەری لەسەر کۆمەڵگا بە کەڕات زۆرترە لە تەنانەت هونەرەکانی تر وە شانۆی جنسی شانۆی تر. ئەمە خۆی بۆ خۆی واکە تۆ لە تێی یەک دوو دەورە کارە ئیشکردن بە شانۆ یا فستیڤاڵ دروستکردن بە شانۆی شەقام ئەو دابوونیێرەتە ئەو مەسئولیاتە کە لەسەر خودی شانۆ شانۆکار بە گشتی ئەکەوێ بیتە پێشەوە و خەڵکەکە لەگەڵت تێکڵاوتر بن و زۆرتر شانۆکەلایەن پیرۆز بێت و زۆرتر تەنانەت لە معاناتی خۆیان و شانۆکانی شتێ بگەن. و دوای حوتەمین دەورە زۆر فستیڤاڵمان هەیە لە 11 شاناگا بەو پێگەیە کە ئەمساڵ ئەم فستیڤاڵە گەیشت بوو پێی بە تایبەت هەر لە نەوعی بەرخوردکردن لەگەل دەستپێکەکەیە ئەفتتاحیەکەیە بەل لە ئەفتتاحیە تەنانەت تۆ دەڕۆژ بەل لە ئەفتتاحیە دەست پێ کردەوە جیا لە ئامادەکاری وشتی ناوخۆی فستیڤاڵ تۆ کەسانی باشت قاو کردووە لە ئیتالیا و کەسی قاو کردووە شانۆکاری بە ئەزمموی قاو کردووە لە ئێرانەوە لە شوێنەکانی ترەوە خولی ڕاهێنانی بۆ شانۆکارانی ئێرە بۆ گەنجانی ئێرە دەست پێ کردووە. ئەمەش هەر بە تەنیا لە شانۆی شەقامە کردیان دەستکەوتە و لە حوتەمین خولیا کە من بە جد ئەڵێم زۆرێک لە فستیڤاڵەکانی تر لە 12مین خولیشیانە بەو پێگەناگەن ئەمساڵ من کە بینیم لە بەشداریکردنی خەڵک لە خۆشەویستی خەڵک بۆ شانۆ و شانۆکاران دیارە ئەم فستیڤاڵە فکری باش مرۆڤی جوان مرۆڤی بە ئەخلاق لە پشتیەوەیە وە گەیاندویەسی بەو ئاستە بەگشتی. من ناوی زۆربەیان نازانم وەلی هەلێرەوە دەستی هەر هەمویان ماچەکەم دەستی ئەوانەی کە پشتی ئەم فستیڤاڵەیان گرتووە دەستی ئەوانەی کە فستیڤاڵەکە بڕێەوە ئەبەن زەحمەتە کێشنتیایە بە هەموو جۆرەکانی و ئەگەر خۆیشیان جوان سەرنج بدەن لە خەڵکەکەیان نەک تەنانەت لە شانۆکارەکان کە ئێمە ئەڵێ کوردوتەنی هیچ کە بە دۆی خۆی ناڵێت ترشە ئێمە هەر ئەڵێن باش شکر چاک ئەوە بەڵام ئەنەکە لە خەڵکی بینین مەسەر من خۆم
بۆ هاوردنی بازێک کەرەسە و ئەبزار هەم بۆ وەرکشۆپەکە هەم بۆ شانۆکەمان کە ئەچوومە بازاڕەوە خەریک بوو دەقاودەق وەکو مەریوانی لێ هەو جای سێم فستیواڵێکمان لە مەریوان هەیە لە کوردستانی ئێران گەورەترین فستیواڵی بۆ بە یەکێ لە گەورەترین فستیواڵەکانی دنیا و تەنانەت ئەرمەنستان و تەنانەت شوێنەکانی تر تورکیا فستیواڵە نێونەتەوەیەکانیانەکەن دەبیرەکانیان یا سەرۆک فستیواڵەکانیان لە تەیە ئەم 20 و چەند ساڵە لە مەریوان هاتوون بینیویانەوە ئیدیان وەرگرتووەوە ڕۆشتوون لەوێ کردویانە ئێستا چ خۆشە مەسەن لە کەرکووک دوو قەدەمین لەگەڵ مەریوان و یەکێکیشین با بڵێم ئاهاوبیرین ئەمەمان کە سواری تەکسی ئەبووین کە ئەچینە ناو دوکانەکانەوە بە گشتی ئەو زانی کارتێکەری ئەم فستیواڵەوە شانۆی شەقام لەسەر و خەڵکە چەند زۆر بووە و ئەو خەڵکە چەند ڕێژەی بەشداریان و چەند خۆشەویستیان بۆ شانۆکاران زۆر بووە لە فستیواڵی حوتە ئەمە بە زۆری بەڕوونی ئەبینرا. مامۆستا ئامادەکاریەکانی پێش فستیڤاڵەکە و هەمان ئەو بەڕێوەچوونی هەبوو کە خۆتان چاوەڕوانتانە کرد وەکو تێبینیم کرد تۆزێ کەش و هەوا ناجێگیر بوو دوێنێ هەمان ئەو ئامادەکاریانە بوو هەمان ئەو چاوەڕوانیە بوو لە ئاستی چاوەڕوانی ئێوە و گرنگیشی بۆ خەڵکی شاری کەرکووک وەکو تێبینیت کردبێت چۆن بوو خۆی بۆ خۆی ئەمە ئیتر تکنیکە بڕێک جار ئێمە ئەڵێن شەقام ئێتر شەقامە شەقامیش ئێمەتیای باشدارین کەشوهەواتیا بەشدارە خەڵکی عادیتیا بەشدارە خۆی بۆ خۆی خۆیگیانتیا بەشدارە تەبیعەت چیلەکە ئەبارێ نابارێ لافاوە بەس ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو پێشکەشکارانەی شانۆکان و ئەو ستافە تەنانە سافی فستیواڵەکە کە چۆن خۆی لەگەڵم کەشوهەوە ئەگونجێنێ چونکە ئێمەانەکە باسی پێگەی شانۆیی یەکەین بەتای بە شانۆی شەقام هەمان پێگە دەست پێکەکەی مرۆڤایەتیە سەرەتای مرۆڤ لە دەستپێکەوە چۆن ئیجتماعیە بێتەوە چۆنیێتە ناو کۆمەڵگا شانۆی شەقام جیاواز لەوە نییە لەگەڵ ئەو تەبیعەتا خۆی مەچە خۆی ئەبینێتەوە وە شانۆ کارەکانیش خۆیان لەگەڵ ئەو تەبیعەتا خۆیان ئەبینەوە بەڵام دوێکەکە ئایانی مەسەن کەش و هەوا خراپە لەوانەیە بەشداری یا ئەو جوانیەی کە ئەمانەوێت لە تەنانەت کارناواڵەکە دەست نەکەوێت ئێم دیمان نەتەنیا کەش و هەوا کەش ئەگەش تەرزە ببارایە لەوانەیە زۆر جوانتر وایە و زۆر ئەمە جوان بوو کە خودی ستافی بەڕێوەبەری فستیواڵەکە کاکە نەژاد و هاوڕێکانی بەگشتی مەسەن تەنانەت دابینکاریان کردبوو کە ئەگەر لەو کاتا باران هەبێت مەسەن چتریان هێنابوو چتر ڕەنگا و ڕەنگی جوان یعنی خودی شانۆکارەکە خودی فستیواڵەکە دیارە مرۆڤێکی لێ هاتوو تێگەیشتوون ئەو ستافە ئەمە دەسازێکی باشتان بۆ کرد بەڵێ و هاتووەن مەسەن ئەم چترانە هێناوە تەنانەت لە ڕەنگی چترەکانیش ڕەنگی کۆمەڵگای بە یەکوبوونی کەرکووکیان هەڵبژاردن کە گشتمان یەکێکین وە خەڵکان کرد و هەر ئەم کارتێکەری کەش و هەوا کارتێکەری جوانیشی لەسەر فستیواڵەکە زۆر باشە کاک موختار بەڕێستانۆک و میوانێکی تایبەتی فستیڤاڵی حوتەمین خولی شانۆی شەقام لە کەرکووک دوێنێکە لەگەڵ دەست پێکدا نمایشێکتان ئەنجامدا بۆ ئەو ئامادەبوانانی کە لاوێ ئامادەبوون نمایشەکەت بەناوی مسافرێک لە غەزەوە پەیامی تۆ چی بوو لەوە لەو نمایشەدا ئێوە ئەو کەسانی کە لەوێ بوون حیوارت لەگەڵیان ئەوە دووەوات کردبوو کە تێکەڵکێشیەک لە نێوان جمهور و خۆتدا هەبوو دواتر نامەیەکت پێشکەش بەوان دەکرد پەیامی تۆ لەم شانۆیە لەم نمایشەوە پێدانی ئەم نامەیە بەم ئامادەبوانە چی بوو ئەدوست چ پەیامێک بگەێنی پەیامی ئەساسی شانۆکەی ئێمە وەستانی شەڕە تەواوکردنی شەڕە لە هەر گۆشەیەک لە گۆی زەویە با شەڕ نەبێ بە تایبەت ئەنێکا شەڕێکە بێ بە بایس و هۆکاری تیاچوونی مرۆڤی بێگوناه ئێمە غەزەمان هەڵبژارد و لەسەری کارکردن وەک مرۆڤ وەکو بەرپرسیارەتیە سەبارەت بەو شەڕە لەویە کریە شەڕەکەین ئێمەی شانۆکار ئێمەی مرۆڤ ئێمەی ڕۆشنبیر و هۆنەرمەند بە گشتی کێشەمان لەگەڵ شەڕەیە بۆمان نییە تەنانەت ئەو قوربانیە تەنانەت ئەسکەریش بێ سیاسیەک ئەڕوانێ ئەڵێ ئەسکەریە ئەرکی سەرشانیەسی بکوژیە ئەڵێ تۆ بکوژە با نەکوژەی بەس ئێمەی
هۆنەرمەند ئێمەی مرۆڤ ئێمەی شانۆکار ئەڵێن تەنانەت ئەو ئەسکەریەش حەقی نییە نەبکوژرێت ئێستا چ بگا بەوە تۆ بینی لە غەزە لە ئەرزی 15 ڕۆژە یا بۆ مانگێک ئەبینی 16-17 نەفەر بنیام تیاچەیە کوژیە ئەنەکەیم بەسی 16-17 باسی 16-17 تمەن یا دینار ناکەین باسی 16-17 مرۆڤەکەین بەشەر ئێمە وتمان با مرۆڤەکان یەک جاریش لەبەر جامەکە بوەستن تەماشای خۆیان بکەن ئەو وەختە بیل لە 17,000 کەس وەک خۆیان کەنەوە بزانن ئاوێنەکە هیچ تەواوی هۆدەکەی و تەواوی شارەکەی 17,000 نەفەری تیاجیە بێتەوە و تۆ بێ 17,000 نەفەر بکوژی و لەم 17,000 نەفەرە 5 بۆ 6,000 نەفەریان بەس منداڵ بێت ئەم منداڵە چ تاوانێکی چ گوناهێکی کردووە و ئەمە بە تایبەتی لەسەر غەزەکەی وە تێکڵاوکردنی لەگەڵ ئەنفال لەگەڵ قوربانیەکانی ئێستای شەڕەکانی خاوەرمیانە بەگشتی بە تەنیا لەسەر ئەو نییە بە تەنیا بەگشتی لەسەر ئەوە بوو خەڵکانی ئاهاتن کە نامەکەیان نەگرت هەمان نامە بوو کە منداڵێکی ئەنفال کراوە ئەینووسێ هەمان نامە بوو کە منداڵێکی ئەفغانستانی ئەینووسی منداڵێکی سووریە ئەینووسی هەمان نامە ئێستا منداڵێکی غەزەی نووسی بێس و ئێمە وتمانە مرۆڤە هاوچەرخ ڕابچڵەکێنین بە بەرچاوی تەواوی دنیاوە خەریکە و جنایەتانەیە کریە و ئەم نەسڵکوشیە کریەوە مرۆڤانە لە بین نەچنوە قوربانیە دریان و بارکی سەرشانی خۆمانمانزانی بە بەشداری هاوبەشی ئێران و عێراق ئەو مسافرەی لە غەزە کار بکەین لەگەڵ فستیواڵەکە کاک مختار مسافرێک لە غەزەوە نمایشکرا ئایا بۆ ڕۆژانی دواتری فستیڤاڵ و ئەمڕۆ نمایشی ترتان هەیە؟ بەڵێ شانۆیەکی ترمان هەیە بەس بیرۆکەکەی هی منە لەگەڵ خۆشەویستانی کوردستانی ئێران کارمان کردووە لە بانە بەناو ژیانی من لەسەر معانات و کێشەی ژنە بەگشتی و ژنانی کورد بە تایبەتی زۆر باشە ئەگەر شتێکت ما بێ لە کۆتایی بتەوێ باسی بکەی یاخۆ بتەوێ هەر قسەیەک زەبارەی فستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک بتەوێ بێڵێ سپاس دەکەی وەڵا شتێک بۆ وتن شتێکی تایبەت نییە بەس دیسانەوە من دەستخۆشانە و سپاس بکەم لە خەڵکی کەرکووک لە میوانداریان تۆ میوانی کەرکووک ماڵی خۆ عزیزی بەدڵ بەجد ئەوە هەیە من کە لێرە بووم دەورەی پێش و شاتم هەستمە کرد بەشێکم ڕۆحێکم لێرە هەیە ئەوە شەرە و ڕۆحەیە کە کەرکووک خۆی ئەیا بە مرۆڤ بەگشتی و بە خەڵکانی خۆشتانیا و هەستمە کرد منیش کەرکووکیم بەس بەڕاستی سپاسگوزاری یەکەم لە تەواوی فستیواڵەکە و تەواوی خەڵکی ئەم شارە ئەگەر بکرێت و بتوانین لە خولەکانی داهاتوە جوانتر ڕێک و پێکتر چونکە هیچ شتێک کێشە و کەم کورتی نییە پێکەوە لەگەڵ خەڵک ئەمە بکەین بە یەکێ بە تەئکید شانۆی شەقام کارتێکەریە و نەزۆری هەیە کە کێشەکانی کۆمەڵگا تەواوی کێشەکانی پێ چارەسەر بکەین و شارەکەمانی پێ جوانتر و ڕازاوەتر بکەین و شارەکانمان و معاناتی خەڵکی شارەکانیشمان بە دنیا زۆرتر بناسێنین و من سپاسەکەم لە تەواوی ئێوە و بینەران و خۆشحاڵم لەوەش کە لەم خولەی فستیواڵ بەم جوانیە بەشدار دەستخۆش سپاس بۆ مختار محەممەدی شانۆکار و دەرهێنەر لە وڵاتی ئێران دووبارە بەخێر بێت خۆشەویستان تەواوی بڕگەوابەتەکانی ئەمڕۆی بەیانی باشمان پێشکەشکردن بە هیوام تەندروست باش بن خواتان لەگەڵ خۆتان لەگەڵ ڕۆژێ